پەیامی سەرخۆشی بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی کاک حوسێن پیشکاری. زۆر بەداخەوە هەواڵی ماڵاوایی لە ژیانی هاوڕێی تێکۆشەر و سیمای ناسرا و خۆشەویست کاک حوسێن پیشکاری لە تەمەن 78 ساڵیدا دڵی زۆریەک لە دۆستان و ئاشنایان و هاوڕێیانی خەمبار کرد. کاک حوسێن پیشکاری لە زومرەی ئەو کەسانە بوو کە دوای شۆڕشی 1357 هەتاوی کاتێک کوردستان ببوو بە سەنگەری خەباتی ئازادی خوازانەی ئێران بەو پەڕی وشیاری و بوێریەوە پێی نایە مەیدانی خەبات و تێکۆشان و هەر لە سەرەتاوە خۆی لە ناو ڕیزی لایەنگرانی کۆمەڵەدا دیتەوە. ماڵەکەی کاک حوسێن لە ئاوایی ئەوی هەنگ بۆ ماوەی چەندین ساڵ پەناگایەکی گەرم و ئارام بوو بۆ هێزە شۆڕشگێڕەکان، شوێنێکی کە هاوڕێیانی کۆمەڵەدا تێیدا نەک هەر خۆیان حەشار دەدا و تێیدا دەحەسانەوە، بەڵکو ورە و هیوایان لێوەردەگرت. کاک حوسێن سەرڕای هەموو ئەو ڕەنج و ئازارانەی کە لەسەر شانی قورسایی دەکرد، کەسێکی ڕووخۆش، گەرم و گوڕ و مێهرەبان بوو. زەردەخەنەی سەرلێوی لە دژوارترین ساتەکاندا ورە و هێزی بە هاوڕێکانی دەبەخشی و ڕووخۆشی، مێهرەبانی و خۆشەویستەکەی ماڵەکەی کردبوو بە شوێنێکی لێوان لێو لە هاوڕێتی، سەفا و سەمیمیەت و متمانە. کاک حوسێن مامی هاوڕێی گیانبەخت کرد و ناسر پیشکاری بوو کە یەکێک بوو لە هاوڕێیانی گیانبەخت کردووی سەربەرزی کۆمەڵە لە پێناو ئامانجە شۆڕشگێڕانەکانی و ئەم پەیوەندیە خوێنیە هاوڕێ لەگەڵ پەیوەندی بیر و باوەڕ و وەفاداربوون بە خەبات و تێکۆشان لە وجودی کاک حوسێندا واتای تەواوی دەبەخشی. ئەو نەک هەر یاد و بیرەوەری ناسری لە دڵدا هەڵگرت بوو، بەڵکو بە هەموو تواناوە ڕێگەی نیوە و ناتەواوی ئەو هەزاران گیانبەخت کردووی تری درێژە پێدا. لە ماوەی ئەو ساڵانەدا کاک حوسێن گەلێک جار لەلایەن هێزە سەرکوتگەرەکانەوە کەوتە بەر ئەزیەت و ئازار، بەڵام هەرگیز ڕازی نەبوو تەنانەت یەک هەنگاویش پاشەکشە بکات. هەرگیز بە چۆکدا نەهات و شێلگیرانەتر لە هەمیشە وزە و هیوای بە هاوڕێکانی دەبەخشی. ئەوەی کە کاک حوسێنی کرد بە سیمایەکی هەرمان لە مێژووی خەبات و تێکۆشاندا بریتی بوو لە وەفاداری بێ ئەملا و ئەولای و ئاگایانەی ئەو بە ئارمان و ئامانجەکانی کۆمەڵە. ئەو لە هەموو ئەو هەوراز و نشێ و گۆڕانکاریانەی کە کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە ماوەی ئەو ساڵانەدا تێپەڕیان کرد، ڕاوەستاوانە و بەبێ ڕاڕایی لەسەر ڕێبازی شۆڕشگێڕانە و سۆسیالیستی کۆمەڵە مایەوە. نەگومان، نەسازش و نەماندووی نەیتوانی زەڕەیەک لە باوەڕی قوڵی ئەو بە ئامانجە سۆسیالیستیەکان و ڕزگاری زەحمەتکێشان کەم بکاتەوە. سەرنجام دوای 78 ساڵ ژیانی سەربەرزانە و پڕ لە شانازی لە ململانەیەکی نابەرابەر لەگەڵ نەخۆشی شێرپەنجە، لە کاتێکدا کە دڵ و گیانی کاک حوسێن لە لای ئامانجەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بوو، ماڵاوایی لە ژیان کرد و بۆ هەمیشە بەجێی هێشتی. ناوی کاک حوسێن پیشکاری بۆ ئێمە تەنها یادەوەری ئینسانێک نییە، بەڵکو هێماینەوەیەکی وەفادار و لەخۆ بردووە، هێمای ئەو کەسانەی کە ژیانیان لە پێناو خەبات و تێکۆشاندا تەرخان کرد بەبێ ئەوەی چاوەڕوانی هیچ ناو و ناوبانگێک بن. یاد و بیرەوەریەکانی بە دەربڕینی ئەو پەڕی خەم و پەژارە و پەیمان نوێکردنەوە لەگەڵ ئامانجە پیرۆزەکانی بەرز و بەڕێز ڕادەگرین. لەلایەن کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە پڕبەدڵ پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی بەڕێزی کاک حوسێن، خەڵکی ئاوایی ئەوی هەنگ و ناوچەی ژاوڕە و سەرجەم دۆستان و هاوڕێیانی بەتایبەت هاوڕێی هاوسەنگەرمان کاک جەماڵ پیشکاری دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژارەیان دەزانین. یادی بەرز و ڕێ و ڕێبازی پڕڕێبوار و یاد و ناوی لە زومرەی دڵسۆزان و وەفادارانی ڕێگەی ڕزگاری بۆ هەمیشە بە زیندوی دەمێنێتەوە.